بەخێر هاتنەوە بۆ بەرنامێکی دیکەی کۆر کۆنەکشن. سڵاوی من بەفراوی نووری و ساڵح دەمێجل لە واشنگتۆنەوە بۆ ئێوە بینەرانی ئازیز کە بینەری ئەم بەرنمەیان لە ڕێگای NRTەوە بە شێوەی ڕاستەوخۆ. ئەم کورد کۆنەکشنە ئیرۆدا ئەڕۆنی ددن سەرگەلێک مژارین گرێدایی ئەمریکا و هەرێمێ و جیهانێ دناودەژی دانیشتنین کۆمیتە ئەنجومەنە نونەران یا بویەرێن شەشێ چلەیە 2021 سەردانە سەرۆک جو بایدن یا ڕۆژهەڵاتە ناوین کوشتنا سەرکردەیەکی داعشێ لە عەفرینێ و هەن مژارین دنجی. هەروەها گفتوگویەکمان دەبێت لەسەر ئەگەری ئاڵوگۆڕی زندانیانی سیاسی نێوان ئێران و وڵاتی بەڵجیکا. نەدیارە کوێ سەرۆکی ئەمریکا جو بایدن شانسێکی باش هەبە لە کەنارە ڕۆژئاوا دەما سەردانە سەرکردەیەن فلەستینی دیکە ئەو سەرکردەیەن کو دناوا خەلکی خۆدا پشتگیریەکە ئەو قەس مەزن وەرناگرن. سەردانە بایدن لە وەر بهتر زەحمەت دبە. سەردانە دن ئا بایدن دێ عەرەبستانە سعودی بە ئۆتۆکراسیە کو میراتەکە بن پێکردنا مافین مرۆڤان لێیە و دهمان دمه دجی یدکین مزنین نفته جی لور هنه کو سروک دخوازه بزودترین دم وره درخستن دا کو بهاین بلندین گازه کم بکه پشتی ایریشا روسیا لدجی اوکراینایی دا آسوین سردان بایدن دا ده کوشینا ریوبریا ویج بو وجاندنا ریکفتنا ناووکیا ایران کو ده سال 2015 ده جهیلا سروک باراک اوباما و هاته ئینجاکردن و 2018 دەجی ژێرا دۆنالد ترامپ و هاتە بەردان دەردەکەوە پێش دانوستاندنên مەهابووری ڕاوەستیان و تێ باوەرکردن کو ئێران نها ji her demekî bêhtir nêzîkî şiyana çêkirina çekên navûkî dibe. Ji birî hevdîtinên bi siyasetmedarên İsraîl û Filistînê re tê çaverêkirin ku Biden serdana saziyên berevaniya mûşekî ya İsraîlê û bîrdariya Holokostê ya yad vaşîn bike. بۆ زانیاری زۆرتر لەسەر گەشتەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڵێن ئەو کاتت باش بڵێن دەمێت بزانم ئایا ڕەهەندەکانی ئەم سەردانەی جو بایدن سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر تەنها لە پەرەپێدانی پەیوەندیەکانی ئەمریکادایە لەگەڵ ئەو وڵاتانەی سەردانیان دەکا یان مەبەستی دیکەشی هەیە؟ ئەلبەتە بێ لەو پەیوەندیانەی پەیوەندی دوولایەنەکان مەبەستمە لەگەڵ ئیسرائیل و هەروە لەگەڵ شانشینی عەرەبستانی سعودیەشدا زۆر دۆسەی تری گرنگ هەن کە بەشێکە لە بەرنامەی کاری سەرۆک بایدن لەم سەردانەیدا یەکێکیان ئەو دۆسەیە وەکو گەورە کاربەدەستان لێرە لە واشنگتن ئاماژەی پێدەکەن فشارکردنە بۆ هێنانە ئارای هاوبەشیەکی استراتیژی ئاشکرا بۆ بەرەنگاربوونەوەی هەموو هەڕەشە و مەترسیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەیی جیهاندا کە هەیەی. ئەلبەتە ئەم دۆسەیە گرنگجێکی استراتیژی تایبەت بەخۆی هەیە چونکە تەنانەت دەگە بگەڕێنەوە بۆ ڕۆژانی بەر لە سەردانەکەش ئیسرائیل هەوڵەکانی خۆی زیاتر چڕ کرد بۆ بە تایبەتی لەگەڵ ئەو وڵاتە عەرەبیانەی کە پەیوەندی ڕاستە و خۆی دیپلۆماتی هەیە. بۆ نمونە وەک بەحرین وەک شانشینی مەغرب و وڵاتەکانی تریش خاڵێکی تر لێرەدا بۆ چڕبوونەوە و نیشاندانی گرنگی ئەم استراتیژیەتە ئەوەیە کە گەورە کاربەدەستانی لەشکری ئیسرائیل و لەشکری ئەو وڵاتە عەرەبیانە لە ناوەندی سەرکردایەتی ئەمریکا سەرکردایەتی لەشکری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆبوونەوەیەکیان کرد بۆ هەم داڕشتن و هەم پەرەپێدانی هێزێکی ئاسمانی یاخو بە بڵێم هاوبەندیەکی هێزی ئاسمانی بۆ بەرپەرشدانەوەی هەموو ئەو هەڕەشە و مەترسیانەی کە کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەیەدا هەیەی. خاڵێکی تری گرنگیش هەوڵی سەرۆک بایدنە لەم سەردانەیدا بۆ جێگیرکردنی ئەو ئەگربەستەی کە لە وڵاتی یەمەندا هاتوۆتە ئاراوە. باشە بڵێن با بڕۆینە لای با بڵێن ئیسرائیل لەسەر دۆسیەی قەیرانی نێوان ئیسرائیل و فلستینیەکان ئایا سەرۆکی ئەمریکا هیچ پرۆژێکی نوێی پێیەکە بڵێن با بڵێن لەگەڵ گەورە کاربەدەستانی ئیسرائیلی و هەروەهاش لەگەڵ دەسەڵاتی فلستینیەکاندا باسی بکات بۆ پەیوەندی نێوان ئەو دوو دەسەڵاتە؟
هەتا ئێستا ئەوەی کە بەرجۆمان دەکەوێت لە ناو واشنگتن ئەم بەڕێوەبەرایەتیە سوورەوە پێداگرێت لەسەر چارەسەری دوودەوڵەتی بۆ قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە قەیرانی نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکانە بەڵام گرنگ ئەوەیە کە بتوانرێ ئیسرائیل هەمان ئەو جۆرە ڕوانینەی هەبێ ئەمە لە کاتێکدا کە هێشتا نازانرێ بە تەواوەتی پێکێنانی ئەو دەوڵەتە فەلەستینیە چەندێک کاتی دەوێ تێچوونەکانی چی دەبن و چۆن چارەسەری بۆ نمونە کێشەی ئۆردوگای زۆرە ملیەکانی یاخۆ ئۆردوگاکانی جێنشینکردنی جووەکان چارەسەر دەکرێن ئەمانە هەمووی هێشتا پرسیارگەلێکن بەکراوەی ماونەتەوە بەڵام گەورە کاربەدەستانی واشنگتن جەخت دەکەنەوە لەوەی هەتا ئێستایشی لەگەڵدا بێ هیچ ئەڵتەرناتیڤێک نییە لای ئەم بەڕۆبەرایەتیە بێجگە لە چارەسەری دوودەوڵەتی دانانی دەوڵەتێکی فەلەستینی کە بە ئاشتیانە لەگەڵ ئیسرائیلدا بژی. ئەی باشە بەڵام وەک دوایین پرسیار دەمێ بزانم ڕێکەوتنی ئیبراهیم یان وەک دەزانی ئەوەی کە پێی دەڵێن ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی عەرەبی یان با بڵێن بەگشتی وڵاتە ئیسلامیەکان بەڕای تۆ دەبێتە تەوەرەکی سەرەکی و توێژەکانی سەرۆکی ئەمریکا لەگەڵ سعودیە بۆکردنەوەی پەیوەندی نێوان ئەو وڵاتە لەگەڵ ئیسرائیلدا؟ ئەوەی کە گومانی تیادا نییە پێدەچێت تەوەرێکی سەرەکی و توێژەکانی سەرۆک بایدن لەگەڵ گەورە کاربەدەستانی شانشینی عەرەبستانی سعودیەدا هێنانە ئارای ئەم دۆسەیە بێ ڕێکەوتنی ئیبراهیم و فراوانکردنی ڕێکەوتنی ئیبراهیم تا بتوانرێ هێزێکی ناوچەیی دروست بکرێ وەکو لە سەرەتادا ئاماژەمان پێکرد بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیەکانی ئێران بەڵام ئەمە کارێکی ئاسان نییە بۆ سعودیەکان لەبەر ژمارەیە هۆکار یەکێک لەوانە پاشخانی ئیسلامیانەی عەرەبستانی سعودیە خاڵێکی ترکە زۆر گرنگە ئەویش بوونی دید و بۆچوونەکانی وەهابیزمە لە ناو عەرەبستانی سعودیەدا کە بۆ خۆت دەزانی ینی ئەم وەهابیزمە لە سعودیەدا کاریگەریەکی زۆریان هەیە و ڕۆڵێکی زۆریشیان هەیە بەسەر سیاسەتەکانی ناوچەوە نەک ناوچەکە بە تەنیا ینی تەنانەت عەرەبستانی سعودیەش ئەوەی کە ماوەتەوە ینی وەکو هیوایەک سەیری دەکرێت ئەو هەوڵانەیە کە شازادە میر محەممەد بن سەلمان هەوڵی بۆ دەدا بۆ کەمکردنەوەی ئەو ڕۆڵە بەڵام هێشتا هیچ دیار نییە عەرەبستانی سعودیە دەتوانێت ببێتە بەشێک لە ڕێکەوتنی ئیبراهیمیان نا. باشە زۆر سپاس بەڵێن بۆ کاتەکەت هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئیرۆ چارشەمێ گەیشتە ئیسرائیلێ ji بۆ یەکەم سەردانە خوایە ڕۆژهەڵاتا ناوین ji dema destpêkirina erka xwe de. Ew ê rasterast ji İsraîlê bifira Erebistana Siûdî di gavekê de ku wekû simbolîkê binav dike. İsraîl hêvî dike ku ev serdan rê li ber têkiliyên temamên dîplomatîkên di navbera İsraîlê û Erebistana Siûdî de veke. Raporta Linda Gradstein ji Orşelîmê bêhtir agahî hene. ئیسرائیل زۆری پێخۆشە گوێبیستی سەرۆک جۆ بایدن بێت لە سەردانەکەی داهاتووی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست پەیوەندە دیبلۆماسیەکانی نێوان ئیسرائیل و سعودیە ڕابگەێنێت. لە قودسەوە فڕۆکەی سەرۆک جۆ بایدن بەرەو سعودیە دەڕوات لەگەڵ خۆیدا لە ئێمەوە پەیامێکی ئاشتی و هیوا دەبات. ئیسرائیل دەستی بۆ هەموو وڵاتانی ناوچەکە درێژ کردووە داوان لێ دەکات کە پەیوەندیمان لەگەڵدا ببەستن. شرۆڤەکەرانی ئیسرائیلی پێیان وایە لە کاتێکدا ئەگەری ئەوە نییە لە ئێستادا پەیوەندە دیبلۆماسیەکان ڕووبدات. بەڵام محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە وردە بەرەو ئاراستەیە ئەڕوات لەگەڵ هەندێک چاکسازی تردا. ئەو دەزانێت کە چیتر سعودیە ناتوانێت لەسەر بنەمای نەوت ئابووری هەموو وڵاتەکەی دابین بکات هەر بۆیە پێویستیان بە مۆدێرنکردنی داهاتەکانیان هەیە. ئەو وڵاتەش کە سەرکەوتوترین وڵاتە لەوکایەدا ئیسرائیلە لە هەمان کاتدا لە ڕووی استراتیژیە و ئیسرائیل سەلماندوێتی کە تاکە وڵاتە توانای کۆنتڕۆڵکردنی ئێرانی هەبێت لە سووریا و ناوچەکەدا. چاوەڕوان دەکرێت سەرۆک بایدن گروپێکی بەرگری ناوچەیی لە ئیسرائیل و سعودیە ڕابگەێنێت. ئەوەش لەسەر بنەمای کۆبوونەوەکانی ئەم دواییەی لوتکەی نێوان ئیسرائیل و هاوپەیمانە عەرەبیەکانی ناوچەکەیە. بەڵام فەلەستینیەکان بانگێژ ناکرێن تاوەکو بچن ناو ئەو هاوپەیمانەتیەوە کە ئەوان بە توندی دژایەتیان کردووە. هەرچەندە سەرۆک بایدن لە سەردانەکەیدا لەگەڵ سەرۆکی فەلەستینی مەحموود عەباس کۆ بێتەوە بەڵام سەرکردە فەلەستینیەکان بێزارن لە سەردانەکەی بایدن
کە بەلای ئەوانە زیاتر بۆ قوڵکردنەوەی هاوپەیمانیە ناوچەیەکەی لەگەڵ ئیسرائیلدا نەوەک چارەسەرکردنی ململانیە و کێشەکانی نێوان ئیسرائیل و فلستین. کۆبوونەوەی ئاساییکردنەوەی عەرەبی بەبێ کۆتایی هێنان بەداگیرکاری جگە لە وەهم و سەرابێک و پاداشێک بۆ ئیسرائیل هیچی تر نییە. سەرۆک بایدن لە سەردانی بۆ سعودیە هەوڵەدات ئەو پەیوەندیت چاک بکاتەوە کە بەهۆی کوژانی ڕۆژنامەوانی سعودیە جەمال خاشقچی لە ساڵی 2010 دەرهەق بە سعودیە لە ئەمریکا کەوتۆتەوە. پێشبینیش دەکرێت بایدن داوای زیادکردنی بەرهەمهێنانی نەوتی ئۆپێک بکات وەک جێگرەوەیەکی نەوتی رووسیا. ئەگەر بڕیارە تەنها وەکو سەردانێک سەیری بکەین کە فەرمان دەدا بە سعودیەکان بەرهەمهێنانی نەوت زیاتر بکەن، پێتان دەڵێم سەرکەوتو نابێ، چونکە زۆر شت هەن پێویستە باز بکرێن، لەوانە ئاسایشی نەتەوەی سعودیە لە ڕووی هەڕەشەکانی ئێرانەوە. لە کاتێکدا باز لە هەڕەشەی ئێرانەکرێت، ئیسرائیل و سعودیە زۆر شتی هاوبەشیان هەیە. شرۆڤەکەران لەسەر ئەوە کۆکن کە پاڵنەری دیبلۆماسی ئەمریکا دەتوانێت یارمەتی دەربێت لە فراوانکردنی پەیوەندە دیبلۆماسەکانی ناوچەکەدا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی لیندا گرادیسن لە قودسەوە. قانوندانەرên Amerîkî roja sêşemê got ku endamên komên milîsên rastgir û alîgirên dinên Donald Trump êrişa şeşê çileya sala 2021 li ser Kongresê pêk anîn piştî twîteka serokê berê ku wekû banga hilgirtina çekan tê dîtin. Nûnera Komarî Liz Cheney ku cîgera serokê Komîta Encûmena Nûnerana Vekolînên êrişa li ser Kongresê ye got ku Trumpê heftê û şeş salî vê dawiyê hewl da ku peywendiyê bi şahidekî komîtê ra bike. Şahidê ku navê wî nehat diyarkirin, telefona Trump negirt, parêzerê xwe agahdar kir û komîtê ew agahî gihandin Wezareta Dadê lê gor Cheney. Di dema daniştina giştiya heftemîn de Komîta Encûmenê ku ji heft demokrat û du komariyan pêk tê, bandora twîteka ku Trump di 19 Kanûna 2020 de şandibû û bang li alîgerên xwe kiribû ku di şeşê çile de ji bo mîtingekê dakevin Washingtonê taqî dike. Ji bo zanyariyên zêdetir li dor vekolînên Komîta Encûmena Nûneran niha hevkarê me Necîb Balayî ji navenda nûçeyên dengê Amerîka bi me re ye. Necîb me divê derbarê de çi tiştên nû hene? بله صالح تایبەتمەندیە ڕوونشتنە هەفتان یا لێکولینە کومیتا کۆنگرێسێ ئەوە کو بەلگە و گەواهیدەیەن ji derve û her wisa ji nava kuşkaspî anîne ziman. Di civînê da giringî li ser bingeha civîna hejdeyî mehê hejdeyî meha Dîsemberê 2020 hatiye kirin ku tîma بالوێز و تیما پارێزەر و شێورمەندên Trump مایک فلین و سیدنی پاول و ڕۆدی جولیانی دەما هاتنە کوشکاسپی و civîn gel Trump encamdan. Piştî wê qerebalixekî li qesraspî derdikeve di navbera tîma parêzerên Trump û şêwirmendên kuşkaspî da ku wan dixwast piştevaniya Trump bikin lê şêwirmendan rêgirî kiriye ku çi belgeyên fermînînin ku helbijartin hatine sextekarî helbijartinan de hat dekirin. Ji ber wê yekê qelebalix derdikeve. Trump 19 mehê twîtekê dimeşîne û bangî li alîgirên xwe dike ku şeşî çile 2021 li dewrûberên Kongresê kom bibin û dizîna weke Trump îddia kirî dizîna helbijartinan protesto bikin. Vî alî da du xalên giring hene. Yek ji wan gewahîde û şahidiya parêzerê kuşkaspî Path Cipollone roja înyabûrî ku Cipollone amade bûbû li hemberî komîteya lêkolînan û wî hind şehdeyên giring dabûn lê ew rûniştin girtî bû. Bi şêweke ne eşkira hatbû encamdan. Her wisa ji nava kûmên weke te jî behs kir kûmên razgirên radîkal weke Proud Boy û Oath Keepers du gewahîde wêrê jî hatine dan. Yek ji wan Stephen Ayres ku ji xelkê Ohio bû û wî gotî ez hatime xapandin bi rêya
مدیا جیواکی و ئەو تویتەرێن و ترامپ توی دەمی داوەشاندن و هەلبژارتن هاتنە دزین وی داناسین و ئەو تاوانبارە نەدبووی وەکردبایە هەر وسا گوتەبێژێ بەرێ ئاوت کیپەرس ئەوی ژی ئانی زمان و باندور لوان هاتیەکردن ئەو هات نەخاپاندن و هەلبژارتن هاتنە دزین. ئەف گەواهیدە و شاهدیên ku di rûniştina heftan da gelek girî baş Necîb yanî em dizanin ku rawêşkarê berê serokê berê Donald Trump Steve Bannon gotibû ew amadeye ku biaxive li pêş komîtê te divê derbarê de te agahiyên ne hene kengî ew ê biaxive gelo ez bawerim digotin roja pênşemê بله صالح تيغوتن كو او روجا بيشنبه آماده بله حتى انها يعني بشوكه فرمي نهات يا اشكره كدن بيشي وقت زاني ستيف بانن كساكي كو جلك نيزيكي ترامب هم راوشكاري وهم جي برپرسي كامبين هالبجارتنين ترامب بو جلك داتاو و هورجلين في بويريل جم ستيف بانن هنا دمكو لهمبري كوميتي آماده ببا او تشتين دبكو تشتين نوترجي بهنا هولي پیشکش بکه بيتا پیشکش کرن بله بينا زانين و كوميتي آماده كاريان دكه كو هر تشتي ريك بيخه بري پايزه بله نجيب بالایت ج ناوند نوچین دنگ امریکا مربوی گلک سپاس سپاس بوش چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. ڕاگەیاندنی کۆتایی مانگی شەشی پەرلەمانتارانی بەڵجیکا سەبارەت بە کارکردن لەسەر پەیماننامەی گواستنەوەی زیندانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا بووەتە جێگای نیگەرانیەکی جدی هەموو لایەک. حکوومەتی بەڵجیکا بیل لە کاراکردنی پەیماننامەیەک دەکاتەوە لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ ئاڵوگۆڕکردنی زیندانیەکانی کاریگەریەکانی کاراکردنی ئەم پەیماننامەیە لەسەر هاووڵاتیانی ئۆروپا و هەروەها بەگشتی لەسەر مافی مرۆڤ و هەروەها با بڵێن چالاکانی وڵاتانی وەکو ئێران چی دەبێ بۆ وەڵامی ئەم پرسیارە هەندە پرسیاری دیکەش سەبارەت بەم بابەتە لەگەڵ تەیموری ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە نەتەوە یەکگرتووەکانەوە گفتوگۆ دەکەم لە ژەنێف. کاک تەیمور وێرای سڵاو سپاسم بۆ ئامادەبوونتان. سەرەتا ئەگەر بکرێ کاک تەیمور هەندێک زانیاریمان لەسەر بڕیارەکەی پارلەمانی بڵژیک بدەیتێ کە دایانەوێت چی بکەن وە گەیشتووەتە کوێ تاوەکو ئێستا. بەڵێ سەرتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی ئازیزی ئێوە دیارە چەند هەفتەیەک پێش ئێستا وەزیری دادی دەوڵەتی بەلژیک پرۆژە یاسایەکی لە پەیوەندی لەگەڵ ئاڵوگۆڕکردنی زیندانی نێوان بەلژیک و ئێران پێشنیازی کۆمیسیۆنی وەزارەتی دەرەوە هەروەها پارلەمانی بەلژیک کرد. دیارە ئامانجی ئەو پرۆژە یاسایە تاکو ئەو جێگایەکی ئەمە تێگەیشتوین یعنی گەڕانەوەی تۆریست ئەسەدوڵڵا ئەسەدیە کە لە ساڵی 2009 ویستی تەقینەوەیەکی گەورە دژی دژبرانی کۆماری ئیسلامیان لە پاریس جێبەجێ بکە گیراو لە بەلژیک زیندانە. ئەوەش دەزانین کە چەندین هاوڵاتی بەلژیکی و ئوروپایی لە ئێرانوەکو بارەمتە لە زیندان دانەوانە. ئامانجی ئەو پرۆژە یاسایە بە کورتی ئاڵوگۆڕی ئەو توریستی ئێرانی دەوترێت کاک تەیمور وەک دەزانم وایە با بڵێن خۆشت دەزانی دەوترێت ئەدوێت 150 پێم وابێ نوێنەری پارلەمانی بڵژیکا ئەو پەیماننامەیە پەسەند بکەن تاوەکو بتوانن کارا بکرێتەوە. ئایا تاوەکو ئیستا ئەو بڕیارە دراوە یعنی پەسەند کراوە لەلایەن ئەو نوێنەرانەوە؟ تاکو ئێستا تەنیا کۆمیسیۆنی دەرەوەی پارلەمانی نەروژ پەسەندی کردووە. بریارە سبەینێ چواردەی مانگ بخیتە دەنگدانەوە لە پارلەمانی نەروژ هێشتا ئەو پرۆژە یاسایی یەکلاین نەبووەتەوە. کاک تەیمور وەک دەزانی زۆر لایەن و با بڵێن ڕێکخراوی
مرۆئی دژی ئەم با بڵێن هەنگاوەی بلجیکا وەستاونەتەوە و پێیان خۆش نییە و ئەمە بە مەترسی دەزانن بۆ سەر چالاکانی سیاسی لە هەموو وڵاتەکاندا. دەمەوێت هەندێک گوردەکاری زیاتر بزانم لەبارەی ئەو چالاکیانەوە کە تاوەکو ئێستا کراوە بەرامبەر بە ئەم کارە با بڵێن لەلایەن ڕێکخراوەکانەوە هەروەها لەلایەن چالاکانی سیاسیەوە. لەم پەیوەندیدا هەروەها هاوکار لەگەڵ نزیکبوونەوەی ئەوڕۆی 33 ساڵەوەگەری تروری ڕێبەریگەلەکەمان عەبدوڕەحمانی قاسمی و یاوەرانی لەڤیان ئێمە وەک کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە ژنێڤ هەروەها وەک هەیەتی بەڕێوەبەری هاوپەیمانەتی ئیمپاکتی ئیرانیە کاریگەری لەسەر ئیران کە لە حەبزە ڕێکخراوی ناونتۆیی پێکاتوین ئێمە بریارنامەیەکمان دەرکرد بۆ پرۆتێستەکردنی ئەو پرۆژە یاسایە چونکە بە بڕوای ئێمە ئەو پرۆژەیە ئەو بریارەی دەوڵەتی بەلژیک ئەگەر پەسەند کرێ بە شێوەیەک ڕەسمیکردنەوەی ینی چالاکیە توریستەکان و سیاستی بەرامپێکردنی کۆمەڵی ئیسلامی ئێرانە و دەترسین کە وڵاتانی دیکەی ئێرانیش لاسایی ئەو پارلەمانی یادوەتی بەلژیک بکەنەوە بۆیە ئێمە لەو پەیوەندیدا نەگرانی قوڵی خۆمان دەردەبرین و پێشمان لەو ڕاگەنڕایی کە بڵاومان کرد شارمان پێکردووە ئێمە باسی ئەومان کردووە کە لە 43 ساڵی ڕابردوودا چەندین جار وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ وێنە وڵاتی ئوتریش محەممەدی سەحڕۆدی قاتڵی عەبدوڕەحمانی قاسمی یاوەرانی هەروەها وڵاتی فەرەنسا توریست ئانیست نەقاشی ڕادەسی ئێران کردەوە بەڵام ئەو سیاسەتە نەکرد ئەمنیەتی زیاتر نەکرد لە وڵاتانی ئەوروپا و دنیا بەڵکو بوو بەعاسی ئەوەی کار و چالاکی توریستەکانی کۆمەڵی ئیسلامی ئێران سیاسەتی بەرامپێکگرتنی هاوڵاتیانی غەربی لە ئێرانە زیاتر بکە بۆی نمونەکەی دەبین لە ئەرژەنتین تاکو بەرلین ئەو تورانە هەیە و چەند ساڵی ڕابردووشە ئەو نەوع کار و چالاکی توریستەکانی کۆمەڵی ئیسلامی ئێران لە ئەوروپا دنیا زیادی کردووە بۆی ئێمە ڕێی قسەکانی ئێمە نەک تەنیا لە وڵاتی بەلژیک بەڵکو لە وڵاتانی کەتی ئەوروپا وڵاتانی دنیا و وڵاتانی ڕۆژاوا ئەوەیە کە نابێ منافع و برژەوەندی ئابووری و هاوڵاتیانی خۆیان بخەنە پێشەوە و پرسەکانی پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ دیموکراسی ژێرپێ بکەن و دەبێ زیاتر ئەو قاتڵان و توریستەکانی کۆمەڵی ئیسلامی دادگا بکەن و محاکمە بکەن و زیندانی بکرێن نەک ئازاد بکرێن. باشە کاک تەیموور وەک خۆشت باست کرد کە لەوانەیە ئەم هەنگاوەی بەڵجیکا ببێتە هۆی جۆرێک بە شێوەیەک لە شێوەکان ڕەوایەتیدانی بارمتەگرتن ینی سیاسەتێکی بارمتەگرتنی کۆماری ئیسلامی و ئەمە دووپات بێتەوە پێت وایە ئەم هەنگاوەی با بڵێن بەڵجیکا لەوانە بێ هەروەها واش بکە کە وڵاتانی دیکەش چاو لە بەڵجیکا بکەن و ئەم با بڵێن سیاسەتە پەیرۆ بکەن بۆ گواستنەوەی زندانیانی سیاسی لەگەڵ کۆماری ئیسلامی و هەروەها ئەو وڵاتانەی دیکەی سەرکوتکەردا کە خەڵکی هاوڵاتیانی وڵاتانی دیکەی تێدا زندانیە تا چەند ئەمە وا دەکا کە وڵاتانی دیکەش ئەم کارە بکەن؟ بڕاستی هینە ئەوە جێگەی نیگرانی قوڵی ئەمەیە بداخەوە پێ ئەو شناخت و تەجربەیە کە هەمانە لە 40 ساڵی پەیوەندیەکانی یەکێتی ئەوروپا و ڕۆژاوا لەگەڵ ئێرانە هەمیشە ئەمان هاتوون برژەوەندی هاوڵاتی خۆیان برژەوەندی ئابووری خۆیان تەرجیحداوە بەسەر ئەو پەیمانە ناونتۆیەکان و پرسەکانی مافی مرۆڤ ئەوانە و ئێمە بڕاستی نیگرانین کە ئەم هینا ئەم سبەینە ئەم پرۆژە یاسایی پەسەند پێ لایەنی دەوڵەتی بەلژیکۆ دوایشە نیگرانەکان لەو زیاتر دەبێت کە وڵاتانی دیکەی ئەوروپایی ئەوانیش کینیان هاوڵاتەکان لە ئێران لە زیندانن وەکو بارمتە گیراونەوانە ئەو کارە بکەن ئەوش بێت و بەعاسیەوەی کە زیاتر چالاکیە توریستەکانی کۆماری ئیسلامی ئێران لە دەرەوەی وڵات زیاد بێ پرسەی گرنگکە بۆ ئێمە داخەوە وا دەبێت. کاک تەیموور وەکو پرسیاری کۆتایی دەمەوێت بزانم باسی ئەوە بەرژەوەندی وڵاتە ئەوروپایەکان و لاوانە بێ وڵاتی ئەمریکاشت کرد کە زیاتر بیل لە بەرژەوەندی خۆیان و هاوڵاتیانی خۆیان دەکەنەوە دەمەوێت بزانم ئەم کاراکردنی ئەم پەیماننامەیە پەیوەندی بە ئاڵوگۆڕی تەنیا زیندانی ئەسەدۆڵا ئەسەدیۆ هەیە لەگەڵ هاووڵاتی با بڵێن بڵژیکی و ئەوروپایی یان وەکو هاووڵاتی دیکەش هەیە کە ئەوان دەیانەوێ ئەمە ئاڵوگۆڕەی لەگەڵدا ئەنجام بدەن. دیارە زیاتر نسکی 80 هاوڵاتی ئەوروپایی ئێستا لە زیندانەکانی ئێران
بە تۆمەتی ناڕەوا و نادروست و جاسوسیی دیکە لە کاتێکا بەشێکی زۆری ئەوانە هاوڵاتی دوو ناسیۆنالیتەن ینی دوو میلیەتەن وەکو ئێرانی و فرانسەوی ئێرانی و بەلژیکی ئێرانی و سویدی ئەوانە ئەگەر ئەم بریارنامەیە پەسەند بکرێ ئەوە دەبێت ئەوەی کە هینە ینی ئاڵوگۆڕی ئەو زندانیانە بکەن ینی توریستەکان ئامادە بکەن باش وڵاتەکانی دیکەی ئەوروپاییش ئەو سیاسەتی بەلژیک ڕچاو بکەن بۆیە بڕاستی یەکێکیشان دەوترێت لەوانە بێ ئەحمەد ڕەزا جەلالی بێکە لە ئێرانە سزای سێدارەدانی بەسەردا سەپێنراوە. باشە زۆر سپاس کاک تەیمور بۆ کاتەکەت کە لەگەڵمان بووی. تەیموری ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە نەتەوە یەکگرتووەکانە لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆ بەشداریەکەت. سپاس بۆ ئێوەش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دەمەکێدا کو ئەمریکا ڕاستی بلندبوونا ئاستا گولەبارانین گرسەیی دبە هەن شارەزایین تەکنۆلۆژیایê balê dikişînê ser hin awayên rêgirtina li van gulebaranan. Nûçeygehana dengê Emerîka colê taba li bi çend karsaza re axivî ku teknolojiyên çavdîriya çekan pêşxistine. Boom, 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 boom. We heard gunshot. I see dead bodies on the floor. تندوتیژیا چکان لە ئەمریکا گەشتی ئاستا پەندەمیەکێ. خەڵک gelek بێزار بووینە ئەو دەبێژن کو ئەو دوتۆرانە gelek ji vê rewşê tirsin. Li demekî ku duwala da dabêjbûnek li ser mafên çekan yasayên kontrolkirina çekan heye, gulebaranên bi komalên vêdawiyê li xwendingehekê li bazarekî yan jî li komalgehekê da rûydayn. Balxiste ser drûstkirina çend teknolojiyan ku çêdbît harî kêmkirina mirina ji ber çekan biket. Ew demeke Kurd piştî gulebarana dibistana Parkland bû û dibistana keça min dest bi rahînanên daxistinê kir waneyên gulebarana zindî. Ew bi rastî ji vê yekê aciz bû û hat malê û me got êdî bes e divê tiştek bê kirin. Eveyekê hizrek peyda kir. Min dît xelk teknolojiya naskirina ser û çavan bi kar tînin û min digot erê dê çi bibe eger em kamîreyên ewlehiyê ji bo naskirina çekan bi kar bînin. Kompanya Alayhef ya Zero Eyes bernameyekê diyarkirina çekan pêşxistiye ku jîriya destgir bi kar tînin bû şîrûvekirina zanyariyan ser kamîreyên çavdêriyê ji bo ku çekan destnîşan bikin. Ew hişyarî ji bo navenda operasyona me Zero Eyes li derveyê Philadelphia hat şandin ku pispor li dirêjiya demijmêr û rojên salê lê kar dikin û dûra ew diyar dikin ka ew rastî çeke yan na. Eger ew çek be dê bo hemiyan bê şandin û di heman demê de dê biçe beşê tengaviyan. Nûkê awan wêne teqekerî curê çekê destî da û cihêwî heye. Ew cura agahiyên çalak dê rewşên wiha de girîngin ji bo kêmkirina dema bersivdanê. Dibistana herêmê Rankukas Valley li New Jersey bû carayekî ev sistem bikarîna. Dema ku me pirêya vê teknolojiyê rahînanên çalakên guleberdanê hebe, ev bi rastî dê çavên me li nirxên teknolojiya Zero Eyes veke. Dibistanê bi bikarînana teknolojiyaya rahînaneka gulebarankirînê encam da. Ku di mavê nod çirkan da ew gihandin dev teqekerî û bê teknolojiya ew xulekek û nîvan da gehiştin. Van rewşanda pirs girêdayî kêmkirina wextiye ku dê bibe sedema kêmbûna qurbaniyan. Zorba cihêngiştiyên mezin teknolojiyayên evolve bikartînin. Ku skener henev şapolên milîmetrî teknolojiyayên dî bikartînin ku dikarin bi lestir çekan destnîşan bikin. Orê bi hizaran xelkî bidin ku zî û bê qelebalix derbas bibin. ئەم تەکنەلۆجیا پێشکەفتی بکارتîنین وەکو ژیریya destکirde bû cidakirina di navbera telefon û çekî da. Bû nimûne tiştên tu digelxwe heldigrî, ew tişt renge bibine gefeka rast. Dev sala da tanûka pitirî sêsa teqekirinên bi komal li Emerîka hatîne encam dan. Li demekî da ku ev teknolojiya wê gerantî naket ku dêre li wan hêde girtin, lê ev hewildanin bû parastina cihêngiştî. Ji bo colê tebûn hatîn mayî dengê Emerîka, Washington.
پنتاگونê دو sêşemê ragihand ku kesekî berpirsên Amerîkî jê re dibêjin serokê rêxistina Dewleta Îslamî li Sûriyê di êrişeke dronekê de hat kuştin. Peyvdarê fermandariya navendiya Pentagonê Dave Eastburn ji AFP ra got ku Maher Laqal dema li motorsiklekî swar bû li nêzîkî cindêrsa Efrînê li bakurê Sûriyê hat kuştin û yek ji alîkarên wî yên payebilind bi giranî birîndar bûn. العقل ji bilî ku serkirdeyekî payebilindê grupê di nav grupê de ew berpirsê şopandina geşbûna torên Daişê li derveyî Iraq û Sûriye bû. Li gor peyvdarê Hêzên Sûriya Demokratîk her du kesên ku hatine armanjgirtin peywendiyên wan bi koma çekdar Ehrar Şerqiyê re hene ku li bakurê Sûriyê kar dikin. ji bo agahîn bêhtir li dor kuştina serkirdeyê Daişê li Efrînê û reaksiyonên girêdayî vê kuştinê niha peyamnêrên me Zana Umer ji Qamişlo û Newroz Reşo li bakurê Sûriyê bi me ne dema we her duwan jî baş Newroz kuştina Elaqal li Efrînê ji aliyê xelkê navçeyê ve çawa hat pêşwazî kirin. Belê agahiyên ku piştrast kuştina serkirdeyê Daişê Maher Laqal ji aliyê xelkê Efrînê ve ne weke nûçeyekî nû tê dîtin ji ber ku li deverê serkirdeyên grûpên çekdar yên teror yên ku paşmayên wan hêzên radîkalin demdem li hundir Efrînê tên dîtin. Her wekî din agahiyên kuştinên serkirdeyên din yên Daişê li ser toxûbên Efrînê ev di vê salê de ev cara duyem tê bihîstin. Beriya vê jî kuştina Qaradaş li ser Sinûr toxûbê gundê Dêrbelûtê û ew jî girêdayî navçeya Cindirêsê ye û Sinûrdar e bi devera Etmê ya girêdayê Idlibê û bi ser Sinûrê Tirkiye ve ew jî hatibû bîstin. Ji ber vê yekê jî tevî ku xelkê deverê kuştina serkirdeyê Daişê Maher Laqal pêşwazî dike û tekezî li ser wê yekê dike ku ev yek ji rêbazin em bêjin heyfhildana ku ew bin pêkirinên rastê tên rûjenel serdestê ev grûpên çekdar yên ku li deverê û li Efrînê serdestin û rûjene di derheqê xelkê deverê da li gor raportên hiqûqî vê yekê jî tekez dikin û piştrast dikin û her wekî din nîşana bi wê dikin ku rûjene li hundir bajarê Efrînê ev grûpên çekdar yên paşmayên wê ku ji grûpên radîkalin weke rêxistina Al-Qaîdê her wekî din Cebhetun Nusra ku baskê wê ye li Sûriyê û barmahiyên Daişê bixwe jî li deverê ev bin pêkirên ku derheqê wan da tê kirin û nîşaneyên ku ew li deverê carna hin didin jî tekezî dike ku raportên hatine belavkirin derbarê agahiyên hebûna hêzên terorîst û rêxistinên ku tundrên paşmayên hêzên tundrên li deverê tekezîn wê yekê dike ku wekî em dizanin li devera Efrînê belavbûna van yan jî serdestbûna van grûpên çekdar gelekî heye. Ez dikarim baş Newroz ez ê vegerim cem te ez ê biçim cem zana rêveberiya xweser li Bakur Rojhilatê Sûriyê gotibû ku peywendiyên van her du kesan bi grupa Ehrar Şerqiyê re hene ku li wê em bêjin li wê herêmê kar dikin. Yani giringiya vê nûçeyê ji bo rêveberiyê çi ye û rêveberî bi ragihandina nûçeyeke wiha dixwaze çi peyaman bigihîne zana? ببو دنگ هات برین هگر تکار به که صالح تشمر پرسه به دوباره بکی؟ خواست از ببیجم زانا یعنی ببیجن هزین سوریا دموکرات رهبری خسر دبیجن پیوندی وان کسان به گروپ احرار شرقیه هنه گرینگیا وکی چیه و رهبری خواسته چی پیامج پشت و نوچه راگینه؟ دیاره ما پرسکری که پیوندی بگل پیامنیری ما لقامش لو زانا عمر هنا نوروز از جارد و گرم جمتا ماهر عقال دیاره نتنی کار دکه دیاره مالباتا وی گلک کست مالباتا وی دجی کار چکداری دکن بهتر آگاهید و درباره دل جمتا چنه براین وی کسین در دورا وی چی کاری دکن؟ بله وکی کو داخیانیا یانجی دگوتنین برپرسه نویزگاه راگهاندنه یا قصد
فرهاد شامی دا جی هاتیه بلاف کرن و هر وکی دن آگاهین کو مال پرا عفرین پاس باروی کرنه دورا جندرس یانجی گند خالتا کو سرکرده داعش ماهر العقالی هاتیه کشتن دورا کدبن سردستیا گروپا چکداریا احرار الشرقیه ده ولوی دور مالباتن احرار الشرقيه احرار الشام وهر وكيدن نور الدين زنكي بجهد بن في جندي جدسد مالباطن كرد نهات تاني حفت مالباط يكرد لورد من جدف ليوان حمو يدن ين مالباطن جروب احرار الشرقيه جناف داجي يعني جي امبيجن كسوكارن اف سركرده داعش والي شام يبري بجهد بن کو تیزانین یعنی دگور آگاهین دتورا عفرین پست هاتیا باروکرین افسر کرده لگند خالتا جدو سالان ده بجه بویه دمال در بدرک عفرینی کو ناوی محمد عیسویه کو او نها در بدری عفرینیه بجه بونه لی بناوه کی سخته بناسنامه کی سخته کو جالی مجلس خود جهیواش بو کسی بناوه ماهر العقال یعنی سرکرده بناوه ماهر العقال هات بو درخستن ویل و دوره خواشارت بو او لفو تفکر خو پیک دانی بیکو خلکن دوره ین رسن بزن بین کو اف کسی دناوان دا جی و هر وکی دن دانستاندن جارنا گلوی چه ببه یک جه سرکرده ین سرکه ین رخصنا داعشه کو ماهر العقال وکی تبرسکریه جی بخو خلک سلوکیه و دورا رقای دما لی بریا گروپا چکدار احرار الشرقیه کنها سر دسته لگند خالتا و نافچه شرا ببوری نافچه جندرسه او بخوجی درباسی بریا و گروپ درباسی و دوره بویه و بیتری 2 سالان لدوره بلو و تفگره که بکواره کنترل کرن بکواره سینوردار کرن تفدگره هر وکی دن به آگاهی دور و کسی یانجی ماهر العقال و فرهاد شامی برپرسی نویزگاه را گهاندنا قصد نشانه بو یکی کریه برپرسیاریا وی گلک تقین در حق چالاکوانان این کدو خواستن بری خوب بدن کوبانه دماشر داعش سر کوبانه هيا وی و بسمامه وی بناوی سلیمان العقال از کریار بیک آنینه او افتاقین انجام دانه و نهاجی تا نهاجی لگور آگاهین هنه سلیمان العقال و بسمام ماهر العقال هنجی لترکیه دورا ترکیه وکا اسیر یانجی گرتیه لکلکا و امبیجن برای ماهر العقال فیض العقال بخوجی سرکرده یکی داعش بو لدورا رقا دما سردستیا داعش دا کو بخو وکی والیه برپرس مفوضیه والیین داعش لدور دهات ناسکرین ناویجی فیض العقال باشه نوروز يعني از ورم سر جروبا چکدار احرار الشرقيه او بخوا جروب بخوا جكنا جكيجان هرم بيجن سورينا يعني جكيجان بنمالان ج هاتنا ويدري وقالوا هبونا وان تاني يعني دستلداريه وان تاني للجندريسه يانجي لتواهي عفرينيه بله جروبا چکداریا بناوی احرار الشرقيه بخوا یک جروبين تجمع احرار الشرقيه دنافدا الجيش الشرقيه جي هي وكومكن بتشوك يندن جي هنا بخو خلكن دفرا دير زورنا و باشور حسكي هر وكيدن ج نافچين و گندن رقاين جي ل اندكرم دفيدا نشان بدن كماهر العقل بخو يك ج كسن ج دفرا سلوك يجري جري سبيه بخو جي دگندوار رقاي دايا اف احرار الشرقيه نتنه لنافچيا جندريسه بجهد با هر وكيدن لك لدفرن دنجي ين عفرينه بجهد با وك نافچيا الرجو لك لك جروب احرار الشرقيه اذكرم بيجم لسر تخوبه سينور بتركيا را يعني جيان بيجن كافانا سينوري يا باكوري عفرينه جروبين ينجريدا يانجي بشماي نوان تركمانينه يانجي بعث لخو تركمانينه جهدبن وكا سلطان سليمان شاه عمشات كل نوتشيا شيء هيا وكا احرار الشام كو لدفرن شراجي بجهدبن وهر وكيدن نوفندا عفرينه لنوتشيا بلبلي بخوجي جروبا حمزات هيا اف جروب يكون بخو يعني جنبيجن بجرا خو بخو ج امبيجن جروبين تركمانن لده هندر عفرينه بخدا نوفندا باجار بري نوروز الدعوة ببورة دما مكيمة براستي مخابن متخصص الزاناجي هناك آگاهيان جقامش لود في درباري دا بمرا بارفا بكا لي بيوندي خرابون لقلوي قالك سباس جبو دما تا نوروز بامليرا مال لباكور سوريا سباس جبو وجي
لە کاتێکدا شەڕ لە ئوکرانیا بەردەوامە کارمەندانی خزمەتگوزاری بەشی فریاگوزاری مەشق و ڕاهێنان بە سەربازان و خەڵکی مەدەنی ئوکرانیا دەکەن. ئامانج لەم ڕاهێنانەش بریتیە لە بەشداریکردنی فێرخوازان لە دۆخێکی ڕاستەقینەدا بۆ چۆنیەتی مامەڵەکردنیان لە بەرەی شەڕدا. بینەری راپۆرتێک دەبین لەم بارەیەوە. ڕۆژی دووشەمە سەربازان و مەدەنیەکانی ئوکراینی خەریکی خۆلێکی مەشقی تایبەتی سەبارەت بە کۆمەجی گرنگ و تەنگەتاوی بوون کە لەلایەن ناتۆ دیاری کراوە. هەڵبەت بۆ فێرکردنی ئەو کەسانەدا ڕژراوە کە چلۆن لە دەمێکدا لە هێڵی پێشەوەی شەردان گیانی خۆیان بتوانە ڕزگار بکەن. هەر ڕۆژەی 100 کەس لە کەسانی لەشکری و مەدەنی لەو ڕاهێنانەدا بەشداری دەکەن. بەشی بەکردەوەی ئەو مەشق پێکردنە و دەستهێنانی زانیاریە کە وەک تاکتیکی گرنگ لە کاتی شەڕدا بەکاردێت و کارێکی وا دەکات سەربازان نەجات بدات. بەشەکانی هەرە گرنگی ئەو ڕاهێنانە ئەوانن کە چۆن لە کاتی خوێن لەبەرچوون و هەناسە پێدان یارمەتیج بە برینداریان بکرێت. ئەو ڕاهێنەرە دەڵێت تا ئێستا زیاتر لە 5,000 کەس ئەو ڕێنماییانە فێر بوونە کە دەتوانێت گیانی سەربازان ڕزگار بکە. بۆمان ڕوون بووە کە لە سەدانەوەی ئەو کەسانی کە لە گۆڕەپانی شەڕەکاندا ڕزگارکراون هەمیان لە یەکەم چرکەکانی برینداربووندا ئەو ڕێنماییە سەرەکیانەیان بۆ بەکارهێنراوە و هەر ئەو هۆیشە کە گیانی ئەوانی ڕزگار کردووە. یەکێک لە هەر بابەتە گرنگەکانی ئەو ڕاهێنانە ئەوەیە کە چۆن کاتێک سەرباز بریندار دەبێت پێشی بگرن کە خوێنی زۆری لەبەر نەڕات و هەڵبەت هەموو سەربازەکان خاوەنی ئەو زانیارە نین تەنانەت ئەوانەی کە ئێستا لە گۆڕەپانی شەڕدا. دەبێتە جێگای خۆشحاڵی ئیلانیکەم یەک کەس لە 3 کەسی خەڵکی ئۆکرانیا بتوانێت ئەم ڕاهێنانە ببینێت. پێش هەموو شتێ سەربازەکە تێدەگا کە نەک تەنها یارمەتی خۆی بەڵکو و یارمەتی ئەو کەسانەش بکات کە پێویستیانە پێش هاتنی ئەمبوڵانس. دیارە ئەو ڕاهێنانە تەنیا بۆ سەربازانی لەشکری نییە بەڵکو بۆ ئەوانەشە کە هێشتا لە شەڕدا بەشداریان نەکردووە. ئێستا دۆخی وڵاتەکە زۆر سەختە. ئێستا لە پشتەوەی هێڵی شەڕم، بەڵام ئەگەری ئەوەی هەیە بچمە بەرەی پێشەوە پێم وایە دەبێ هەموو سەربازان ئەو جۆرە ڕاهێنانە ببینن. جاری وە هەڵدەکەوێت ئەو ڕاهێنەرانە بۆ شوێنی وا سەفەر بکەن کە شەڕی تون تێدا بەردەوامە و هەر لەوێش کاری ڕاهێنان بۆ سەربازان ئەنجام دەدەن. بەڵام لە پلەی یەکەمدا ئەوان ئەو ڕاهێنانە لە کێوی پێتەخت ئەنجام دەدەن، شوێنێک کە لە 23 مانگی سێ ئەم ساڵەوە تێیدا چالاکن. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا. کار بەدەستانی وڵاتی چین ڕۆژی چوارشەمە ڕایانگەیان بازرگانی دەرەوەی ئەو وڵاتە لە نیوەی یەکەمی ساڵی 2022دا بە ڕێژەی 9.4 زیادی کردووە بە بەراورد بە ساڵی ڕابردوو. بەڕێوەبەرایەتی گشتی گۆمرۆک لە ڕۆژی چوارشەمە داتای هاوردە و ناردنی ئەو وڵاتەی بۆ 6 مانگی یەکەمی ساڵی 2022 بڵاو کردەوە. لە ماوەی ئەو با بڵێن ئەو ماوەیەدا کۆی بازرگانی بیانی 2.94 تریلیۆن دلار بووە لە ساڵێکدا کە ئەمەش ڕێژەکە بۆ 9.4 بەرز کردووەتەوە. وتەبێژی بەڕێوەبەرایەتیەکە گوتی هەناردەکردنی ئەو وڵاتە 13.2 بەرز بووەتەوە. ئەمەش لە کاتێکدایە کە هاوردەکان 4.8 زیادیان کردووە و گوتیشی بازرگانی چین بەهۆی قەیرانی کۆرۆناوە لە نیوەی دووهەمی ساڵەوە ڕوبەڕووی ناسەقامگیری زیاتر بووەتەوە. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێ دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. یەکەم پرۆژەیە ئەنرژیە تاوا ڕۆژێ لە دهۆکێ بە تۆرە نەتەوەی ڤە هاتێ گرێدان یەکێتیا ئەوروپی پشتگیریە دارایی دەدا vê پرۆژەیە ئەنرژیە. پرۆژە ئەلکتریکێ دەدا هەن دەستگەهێن گشتیên پارێزگەهێ. لە vê راپۆرتێ تەماشەکەن. سەرکەتنا vî projeyê li bajarê Duhokê hîviya endaziyaraya ji bo çareseriya kêşeya herî mezina elektrîkê lê Iraqê û Herêma Kurdistanê. Proje ji 3700 textên elektronî pêk hatiye, her yek ji wan
405 واتن كهرباء برهم دينا بالتواهي 2 ميجا واتن جبو نخوشخانه زانكو و چند دزگهين دين گشتي اف بروجه برهمينانا الكتريكي بطاوة روجي گريداي توري الكتريكا نشتيمانية فيما دكتوران اجتماعي و هيئة جريدان یا کار با حرم خرکی جدره که خاص میدانای که پیو بیت گریدان او جدره جی کار بدت جامعه و هندک جهد دینجی حسابا من هندك بروجيت آفينه هندك خستنه بس في كل الأحوال شبكة بتت جريدان و بطوران اجتماعي بتت جريدان و أبا يكمين بروجه فيجوريل سرانسر عراق تدانا آلوزیا هری مازن کو افرنگا پروژه راستی ویبن توزه با هوزن آخو توزه کولی عراقی بردوام هنه زوزو سری تختین الکترونی وات شیرن کو تاوا روژه ناگه شانین الکترونی لوان دویتن براوستیان او ورن پاقش کرن جو ما عراق كردستان مسألة توزيع خاصة بعد ما كان بين بلاد توزيع زهتري لتنش هكذا برواردير قال صالة شوي بكي وجد وارد ما براسي مسألة صيانة بهذا باقش كرن يعني اف صيانة دوري ما هابيتن بلان بو هابيتن بهذا باقش كرن او جي آميرة خوي تايبت هنا جهاز خو ماكينة خوي تايبت هنا ان شاء الله ده كارين بوفي بروجي دا او يعني كشاكو قالك مازنينه بس متابعه مستمر بيدفيتن اف ناوان درست کرنا الکتریکی به تیشکن روژه بتنی دو جسادیج پی تی ویا باجار دهو که دابین دکان لی پلان هیا جبو برهم اینانا 10 میگا واتان لپاش روژه هرچاو با او نها دکاره تیره نخوشخانین خوجهی پروژین آوی و زانکویا دهو که الکتریکی درست بکن يعني تقريبا 25 سال اجباري في دليل سيفيك كاتن ان شاء الله وكاري ما مثلا الزانكوي بروجي ما بشافي ينجي ايفاريا ما بيوستي بكهرباء بينينا اف بروجي هاني جي بي باتريا يعني بو هند بكرتن بو جهكي كوت بروجي بكار بيني بشافي تا بيوستي بينا بتن بجاش بعد هند بو زانکوی گله که گنجایی بو اف پروژه هنی کو بو زانکوی بهتر دانان ایکاتیا اروپی خارجی لوی پروژه درست کرنا الکتریکی به تاوا روژه کریا جبو هاندانا بکار اینانا هیزو وزیا باقش خەڵکی نیویۆرک بە خواردنەوەی ئایسکریم کە شێوەی وەک سەری میلیاردەرەکانی وەک جێف بەزۆس و بیلگەیس و جاگماکاوی ئەلان ماسک و مارک زاکربرگ دروست بووە دەتوانن قەپێک لە سەرمایەداری بگرن. کۆمەڵی هونەرمەندەکانی بروکلین مەسەچێف کە ناوی ئایسکریمەکانی ناوە دەوڵەمەندەکان بخۆ بە نرخی $10 بۆ هەر دانەیەک تا ڕۆژی چوارشەمە لە نیویۆرک و لۆس ئانجلس ئەو ئایسکریمانە دەفرۆشن. کڕیارێک بە ناوی ئەنجلیکا ویلسۆن کە خەریکی خواردنی ئایسکریمەکەیە دەڵێ قەپ لەسەری جێف بەزۆس دەگرێت و دەڵێ ئایسکریمەکە تەواو شێوازی ئەو دەدات و سەری ڕووتاوەتە و چاوەکانی سوورە و دەشڵێ من ناڵێم ئەمە هێمای چییە؟ دەڵێ بەڵام خۆتان دەتوانن بزانن و پێشبینی بکەن و تێبگەن کە ئەو کەسە هێمای چییە و گوتی پارەی زیاتر بدە بە کرێکارەکانت بە جێف بێزۆسی گوتووە. ساڵح وەک دەزانی هینێکی ئەوەیەکی سەرنجڕاکێشە ینی دروستیان کردووە هەر بەڕاستی هەستەکەم خەڵکی خودی ئەمریکاش هەست بە جێوازی با بڵێن ئەو چینایەتیە زۆرەکەن ینی ڕقێکیان تایە بەرامبەر بە کەسێک کە ئەو هەمووە دەسەڵات و پارەی لە دەستا بە یەکجاری کۆبووەتەوە بۆیە کە ئەگەر سەیری هەواڵەکانم کرد ئەو ژنە بە ڕقێکەوە دەڵێ قەپ لە ئایسکریمەکەی سەری جێف بێزۆس یا ئەوانی دیکە دەگرن. بس اواد دخون يعني نظر ما اللي راح حسكرنا يعني نفرتش بر زیاتر کە بەمانای کە دەڵێ قەب کەواتە کە پێی دەڵێ پوڵی کرێکارەکانە زۆرتر بدەواتە دەزانن ئەمانە خەریکن بە شێوێک لە شێوەکان کرێکار استثمارەکەن یعنی پارەی کەمتریان پێدەدەن. بەێ ڕاستە هەر حال ئەف کەساتین بناوبانگن کەسێن ماڵدارین ئەمریکایەنە ینی هەر بێ ئایسکریم جی ئەوە هەر بناوبانگ بەڵێ بێگومان. بینەرن هێژا لەڤر کورد کۆنێکشن بەداویتێ ئەم باڵەوە دەکشینن سەروەیەکێ کۆ کورد کۆنێکشن بە ئاوایەکی زیندی لە رادیۆیە دەنگی ئەمریکا تێ بەڵافکردن و هەروەها تێ دووبارەکردن دەمێن کاتژمێرên din de ê heman rojê de هەروەها کورد کۆنێکشن لەسەر هەموو پلاتفۆرمên دەنگی ئەمریکا چ ji malper malperên کورمانجی و سۆرانیên دەنگی ئەمریکا و هەروە
مدیا جواکیا دنگی امریکا چه فیسبوک به چه یوتیوب و هر وها ین کرمانجی و سورانی تا جارك دن سلافين فرهاد فلاحي رافين دوسكي لكنترولي ولفر الاستوديو بفراو نوري ومن صالح دمجر هرب من ناف خوشيه ده هر شاد و بختور بن